هەڵبژاردننی تەواوکاری خولی دووەمی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان بە چاودێری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەڕێوەچوو. جڤاتی نیشتیمانی گۆڕان سێ ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکەی هەڵبژارد. ئەندامەکان هەریەکە لە شێخ کامیل قادر، ئاسۆ ڕەحیم، سەفین مەلاقەرە بوون. شێخ کامیل قادر بە 40 دەنگ بوو بە سکرتێری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان. ئاسۆ ڕەحیم بە 34 دەنگ بوو بە سکرتێری باژێڕەکان. سەفین مەلاقەرەش بە 44 دەنگ بوو بە سکرتێری فراکسیۆنەکانی بزوتنەوەی گۆڕان. لەلای ئەمەش بڕیار وایە بە هەڵبژاردن ئەو شوێنانە پڕکرێتەوە. دیارە دوو هەفتێ ینی مۆڵەتی وەدراوە کە خۆی کاندید دەکا بۆ پۆستانە با بیکە. ئیمڕۆ 6 کەس بۆ ئەو سێ پۆستە خۆیان کاندید کرد بوو. پرۆسەیەکی زۆر بە شەفاف و یەمنانە ڕۆشتە سەر و نوێنەری کۆمیسیۆنیش لەوێ بوو. هەریەکە لە پۆستەکانی سکرتێری جڤاتی نیشتیمانی، سکرتێری کاروباری فراکسیۆنەکان و سکرتێری کاروباری باژێڕەکانی بزوتنەوەکە دوو هەڵسوڕاو خۆیان بۆ کاندید کردبوو. ئەنجامی دەنگەکان لە کاتێکدا بوو کە جڤاتی نیشتیمانی لە 50 ئەندام پێک هاتووە و لە هەڵبژاردنەکەش 47 ئەندام بەشداریان کردبوو. ڕێژەی دەنگەکەش نیگەرانی لێکەوتەوە. سکرتێری جڤاتی گشتی گۆڕان کە کاندید بوو بۆ سکرتێری جڤاتی نیشتیمانی دەستی لە کارکێشایەوە لە بەرپرسیارەتی جڤاتی گشتی. هەڵبژاردن بۆ ڕێکەوتن بە لە نێوان تەکەتولاتەکانە خۆیانی چەند کەسێکیان دەستنیشان کردووە. ئێمە کەم و زۆر معلوماتمان هەبوو لەسەرەوەوانە ئەمانزانی چێ دەرەچێ، بەڵام بەداخەوە ئەندازیاری سەرپەرشتیکردنی پرۆسەکەی ێجگار بەو شارەزایی قیادەی نەکرا بووە جۆرێک جیاوازی دروست کردایەوە ئەوەی ڕنگ و ڕۆڵەت و شێوازی پرۆسەکە جوان بووە. من سکرتێری جڤاتی گشتی بووم کە خۆم کاندید کرد بۆ سکرتێری جڤاتی نیشتیمانی. کەسێکی نەناسراو نەبووم، کەسێک نەبووم لە ئاسی کار و چالاکی و شەکینەکانی خۆمان لە ماوەی 12 ساڵی ڕابردووە لە دروستبوونی ئەم حرەکەیەوە مای ئەوە نییە کامڕۆ لە پرۆسێکی ئاوای بەڕاستی بەو دەرەجەیە مێژووی ئێمە و غیری ئێمە ناشین بکرێ. بۆیە من لێرەوە ڕاگەن بۆ ڕاگەیان و بۆ هەموو ڕای گشتیش ئەوە من لەم دەقەیەوە دەستبەرداری پۆستی سکرتێری جڤاتی گشتیش بوون ناو بزوتنەوەی گۆڕانە. خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان لە 7 ئەندام پێک هاتووە. لە ماوەی مانگی ڕابردوودا هەریەکە لە شەماڵ عەبدولوەفا ئەندامی خانەی ڕاپەڕاندن و سکرتێری کاروباری باژێڕەکان، عەدنان عوسمان سکرتێری جڤاتی نیشتیمانی گۆڕان و جەلال جەوهەر سکرتێری کاروباری فراکسیۆنەکان دەستیان لە ئەندامەتی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان کێشایەوە. هەڵبژاردنەکەی ئەمڕۆژ بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو ئەندامانە بوون کە دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردبوو. ئارام بەختیار، کوردستان 24، سلێمانی.